بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على خير خلقه وآله أجمعين. اللهم اشرح لي صدري ويسر لي أمري واحلل عقدة من لساني يفقه قولي. عزیزان و خۆشەویستان، سەلام و ڕەحمەت و میهرەبانی خوای پەروەردگارتان لەسەر بێت. خۆشحاڵم جارێکی دیکە بە خزمەتتان دەگەمەوە لە بەرنامەی سەرفرازان کە ئەوڕۆژ باسی یەکێک لە چین و توێژەکان دەکەین کە سەرفراز دەبن لە دنیادا بەختەوەرن و لە قیامەتیشدا براوە و سەرفرازن بەهۆی دەستگرتنیان بە شەریعەتی خوای پەروەردگارەوە. بۆیە باسی کەسانی سەرفراز دەکەین بۆ ئەوەی ئێمەش بە ڕێگای ئەواندا بڕۆین، بۆ ئەوەی بزانین ئەوان بەچی سەرفراز بوون، ئێمەش ڕێوی شوێنی ئەوان بگرین و بەو ئومێدەی ئێمەش سەرفراز بین، بەو ئومێدەی ئێمەش بەختەوەر بین لە ژیانی و دنیادا و لە قیامەتیش کەسانێکی براوە و سەرفراز بین. خوای پەروەردگار بمانگێڕی لەو جۆرە کەسانە. یەکێکی دیکە لەو کەسانەی کە سەرفرازن ئەو کەسانن کە لەبەر خاتری خودای پەروەردگار یەکتریان خۆش دەوێت. پرسیار کراوە لە ئەبوو حەمزەی نەیسابووری کە گوتویانە ئەو کەسانەی لەبەر خاتری خوای پەروەردگار یەکتریان خۆش دەوێت ئەوانە کێن و یەکتر خۆشویستن لەبەر خاتری خوای پەروەردگار چۆنە؟ فەرموویەتی ئەو کەسانن کە لەسەر تاعەت و عیبادەتی خوای پەروەردگار بەیەکەوە کۆ دەبنەوە، ئەو کەسانن هاوکاری یەکتری دەکەن لەسەر جێبەجێکردنی شەریعەتی خوای پەروەردگار، ئەو کەسانن کە بەیەکەوەن یارمەتیدەری یەکترن لەسەر تاعەت و عیبادەتی خوای پەروەردگار، ئەو کەسانن خۆشەویستیان بۆ یەکتر هەیە تەنها لەبەر ڕەزامەندی خوای پەروەردگار، ئەو کەسانە سەرفرازن لە دنیادا بەختەوەرن، لە قیامەتیشدا کەسانێکی سەرفرازن. بۆچی؟ چونکە فەزڵ و پاداشتێکی یەکجار گەورە بۆ ئەو جۆرە کەسانە هەیە. با بەیەکەوە هەندێک لە فەزڵ و گەورەی ئەو کەسانە باسکەین کە لەبەر خاتری ڕەزامەندی خوای پەروەردگار بەیەکەون و یەکتریان خۆش دەوێت. ئەنجا دەزانین ئەو کەسانە چەندە سەرفرازن، چەندە بەختەوەرن، چەندە براوە و عاقیبەت خێرن لە دنیا و لە قیامەتیشدا. ئەو کەسانەی کە لەبەر خاتری خوای پەروەردگار یەکتریان خۆش دەوێت سەرفرازن، چونکە خوای پەروەردگار ئەو کەسانەی خۆش دەوێت. خوای پەروەردگار لە فەرمایشتی قودسیدا دەفەرمێ وەجەبەت مەحەبەتی للمتحابین فیە. خۆشەویستی من بۆ ئەو کەسانە حەق و واجبە کە لەبەر خاتری من یەکتریان خۆش دەوێت، و ئەو کەسانەی کە لەبەر خاتری من بەیەکەوە دادەنیشن و سەردانی یەکتر دەکەن و لەبەر خاتری خوای پەروەردگار دەبەخشن و یەکتریان خۆش دەوێت، ئەو کەسانە خۆشەویستی خوای پەروەردگاریان بۆ حەق و واجبە. خوای گەورە لە فەرمایشتی قودسیە دەفەرمێ وەجەبەت مەحەبەتی للمتحابین فیە. دەیچی لەوە گەورەتر هەیە کە خوای پەروەردگار ئینسانی خۆش بوێت؟ چه سەرفرازی و براوەیەک لەوە گەورەترە کە خوای پەروەردگار ئینسانی خۆش بوێت و ئینسان ببێتە خۆشەویستی خوای پەروەردگار. لە فەرمایشتێکدا کە ئیمامی موسلیم ڕیواەتی کردووە، پێغەمبەر صلی الله علیه وسلم بەسەرهاتی پیاوێکمان بۆ باز دەکات بۆ ئەوەی ئێمە دەرس و پەندی لێوەربگرین، بزانین چۆن ئینسانێک کە لەبەر خاتری ڕەزامەندی خوای گەورە کەسێکی خۆش دەوێت، خوای پەروەردگاریش لە بەرامبەردا ئەو کەسەی خۆش دەوێت. پێغەمبەر دەفەرمێ صلی الله علیه وسلم پیاوێک چوو لە دێهاتێک و لە شارێک و لە ئاواییەک سەردانی کەسێک بکات، لە ڕێگادا خوای پەروەردگار فریشتەیەکی دەنێرێتە سەر ڕێگا، پێی دەڵێ بۆ کوێ دەچی؟ دەڵێ دەچم سەردانی برایەکم دەکەم لەو ئاواییە. پێی دەڵێ ئایا هیچ ئیش و کارێکت مەسلحەتێکت هەیە لەو سەردانەدا کە سەردانی دەکەی؟ دەڵێ نەخەیر، تەنها لەبەر خاتری ڕەزامەندی خوای پەروەردگار خۆشم دەوێت. دەی فریشتەکەش پێی دەڵێ ئەمن نێردراوی خوای پەروەردگارم، مژدەی پێدەدا کە خوای پەروەردگاریش ئەو کەسەی خۆش دەوێت. پێی دەڵێ هەروەکو چۆن ئەتۆ ئەو برایەت خۆش دەوێت لەبەر ڕەزامەندی خوای گەورە، خوای پەروەردگاریش ئەتۆی بەو شێوازەیە خۆش دەوێت. کەواتە ئەو کەسانە یەکتریان لەبەر خاتری خوای گەورە خۆش دەوێت، ئەو کەسانە سەرفرازن چونکە خوا ئەو جۆرە کەسانەی خۆش دەوێت. دووهەم ئەو کەسانەی کە لەبەر خاتری ڕەزامەندی خوای گەورە پێکەوەنەوە یەکتریان خۆش دەوێت، لە ڕۆژی قیامەتە لە ژێر سێبەری تایبەتی خودای پەروەردگاردان. پێغەمبەر دەفەرمێ صلی الله علیه وسلم سبعة یظلهم الله في ظله یوم لا ظل إلا ظله.
لە ڕۆژی قیامەتێدا حەوت جۆر کەس حەوت جۆر تاقم لە ژێر سایە و سێبەری تایبەتی عەرشی خوای گەورە و لە ژێر سایە و سێبەری تایبەتی خوای گەورەدان یەکێک لەوانە پێغەمبەر باز دەکات صلی الله عليه وسلم ورجلان تحابا في الله اجتمعا عليه وتفرقا عليه دوو کەسن کە لەبەر خاتری ڕەزامەندی خوای پەروەردگار یەکتریان خۆش دەوێت کاتێک بەیەکەوە لەبەر ڕەزامەندی خوای گەورەیە وەختێکیش کە لێک زیاد دەبنەوە هەر لەبەر ڕەزامەندی خوای گەورەیە ئەو کەسانە لە ژێر سایە و سێبەری تایبەتی خوای گەورەدان لە فەرمایشتێکی دیکەدا پێغەمبەر صلی الله عليه وسلم باز دەکات کە فەرمایشتێکی قودسیە خوای پەروەردگار لە ڕۆژی قیامەتێدا دەفەرمێت ئەین المتحابون بجلالی کوان ئەو کەسانەی کە لەبەر خاتری من لەبەر خاتری گەورەی من یەکتریان خۆش دەویست اليوم أظلهم في ظلي يوم لا ظل إلا ظله يوم لا ظل إلا ظلي خوای پەروەردگار دەفەرمێ کوان ئەو کەسانەی کە لەبەر خاتری ڕەزامەندی من یەکتریان خۆش دەویست با ئەو ڕۆبیان خەمە ژێر سایە و سێبەری خۆم کە ئەوڕۆ هیچ سێبەرێک نییە خوای گەورە دەفەرمێت تەنها سێبەری من نەبێت واتە ئەو کەسەی کە لە ژێر سایە و سێبەری خوای گەورەدا جێگەی نەبێتەوە بەڕاستی لەو ڕۆژەدا لی دەقەومێت و هیچ سێبەرێکی دیکە نییە بێجگە لەو سێبەرە تایبەتەی خودای پەروەردگار کەواتە ئەو کەسانە بەختەوەرن چونکە لە ڕۆژی قیامەتێدا کەسانێکی براوە و سەرفرازن سێهەم ئەو کەسانەی کە لەبەر خاتری ڕەزامەندی خوای پەروەردگار یەکتریان خۆش دەوێت بەڵگەی تەواویەتی ئیمانیانە ئەو کەسانەی کە خۆشەویستیان لەبەر خاتری خوای گەورە بێت بێگومان ئەو کەسانە ئیمانیان تەواوە پێغەمبەر دەفەرمێ صلی الله عليه وسلم من أحب لله وأبغض لله هەر کەسێک خۆشەویستی لەبەر خوا بێت ڕق لێبوونەوەی لەبەر خوا بێت وأعطى لله ومنع لله و بەخشین و نەبەخشینیشی هەر لەبەر ڕەزامەندی خوای پەروەردگار بێت فقد استكمل الإيمان ئەو کەسە ئیمانی تەواو بووە ئیمانی کامڵ و تەواوە ئەگەر بگاتە ئەو پلەیەکە تەنها خۆشەویستی لەبەر ڕەزامەندی خودای پەروەردگار بێت لە فەرمایشتێکی دیکەدا پێغەمبەر دەفەرمێ صلی الله عليه وسلم إن أوثق عرى الإسلام بەڕاستی بەهێزترین گرێ و پەتی ئیمان و ئیسلامەتی چییە أن تحب في الله وتبغض في الله ئەوەیە کە ئینسان خۆشەویستی لەبەر خوای پەروەردگار بێت و هەروەها ڕق لێبوونەوەشی لەبەر خاتری خوای پەروەردگار بێت ئەو کەسانەی لەبەر خاتری خوای گەورە یەکتریان خۆش دەوێت خۆشەویستیان لەبەر خاتری خوای پەروەردگارە و ڕق لێبوونەوە و تۆڕەبوونیشیان هەر لەبەر خاتری خوای گەورەیە بەڕاستی ئەو کەسانە ئیمانیان تەواوە ئەو کەسانە دەستیان بە پەتێکی زۆر بەهێزی ئیسلامەتیەوە گرتووە کەواتە ئەو کەسانە بەختەوەرن ئەو کەسانە سەرفرازن کە یەکتریان لەبەر خاتری ڕەزامەندی خوای پەروەردگار خۆش دەوێت چوارەم ئەو کەسانەی کە لەبەر خاتری ڕەزامەندی خوای گەورە یەکتریان خۆش دەوێت خۆشەویستیان لەبەر خاتری خوای پەروەردگارە ئەو کەسانە تامی ئیمانیان کردووە و شیرنایەتی ئیمانیان چەشتووە واتە ئیمانەکەیان گەیشتۆتە ئاستێک کە هەست بە تام و لەزەتێکی ئیمانی دەکەن چونکە بەڕاستی هەموو کەسێک هەست بەو تام و لەزەتە تایبەتە ناکات ئەو تام و لەزەتە ڕۆحی و ئیمانیە تام و لەزەتێکی تایبەتە ئەو کەسانە هەستی پێ دەکەن تامی دەکەن کە گەیشتونەتە ئەو ئاستەی ئیمانەکەیان هێندە بەهێزە خۆشەویستیان لەبەر خاتری ڕەزامەندی خوای پەروەردگارە بۆیە پێغەمبەر دەفەرمێ صلی الله عليه وسلم ثلاث من كن فيه وجد حلاوة الإيمان سێشت لە هەر کەسێکدا هەبوون ئەو کەسە تام و لەزەتی ئیمانی کردووە یەکێک لەوانە ومن أحب عبدا لا يحبه إلا لله هەر کەسێکت خۆش بوێت تەنها لەبەر ڕەزامەندی خوای گەورە و لەبەر خۆشەویستی خوای پەروەردگار ئەو کەسەت خۆش بوێت ئەو کەسە تامی ئیمان و لەزەتی ئیمانی کردووە پێغەمبەر دەفەرمێ لە فەرمایشتێکی دیکەدا من صره أن يجد طعم الإيمان هەر کەسێک حەز دەکا و پێی خۆشە کە تامی ئیمان کات ئیمانەکەی بگاتە ئاستێک کە هەست بە لەزەتێکی ئیمانی بکە فليحب المرء لا يحبه إلا لله با ئەو کەسەی کە خۆشی دەوێت هەر کەسێکی خۆش دەوێت لە ژیانیدا تەنها لەبەر ڕەزامەندی خوای پەروەردگار خۆشی بوێت ئەو کەسە تامی ئیمان دەکات ئەو کەسە بەختەوەرە ئەو کەسە سەرفرازە کە ئیمانی کامڵە و بەهێزە کە خۆشەویستی لەبەر ڕەزامەندی خوای پەروەردگارە
ئەنجە پێنجەم لە فەزڵ و گەورەی ئەو کەسانەی کە یەکتریان لەبەر خاتری خوای گەورە خۆش دەوێت، لە چاکە و بەختەوەری ئەو کەسانە کە خۆشەویستیان لەبەر خاتری خودای پەروەردگارە، ئەوەیە کە هۆکاری چوونە بەهەشتە. خۆشەویستی لەبەر خوای گەورە یەکێکە لە هۆکارەکانی چوونە بەهەشت، نەک هەر چوونە بەهەشت، بەڵکو بەرزبوونەوە و پلەبەرزی لە لای خوای پەروەردگار لە بەهەشتی پڕناز و نیعمەتی خودای پەروەردگار. تماشاكن پیغمبر صلى الله عليه وسلم دفرمي والذي نفسي بيده لا تدخلوا الجنة حتى تؤمنوا. سوين بو كسي يعني مني بدستواتا سوين بخواي پروردگار ناچنە بەهەشتەوە هەتاوەکو ئیمان نێنن، ئینسانی ئیماندار دەچێتە بەهەشتەوە. و دەفەرمێ ولا تؤمنوا حتى تحابوا، و هەروەها ئیمان ناهێنن واتە ئیمانتان تەواو و کامڵ نابێت هەتاوەکو یەکترتان خۆش نەوێت لەبەر خاتری خودای پەروەردگار. واتە ئەو کەسانەی کە لەبەر خاتری ڕەزامەندی خوای گەورە یەکتریان خۆش دەوێت، ئەو کەسانە دەچنە بەهەشت و هۆکاری چوونە بەهەشتە. بۆیە پێغەمبەر دەفەرمێ صلی الله عليه وسلم ئیمانتان تەواو نابێت هەتاوەکو یەکترتان لەبەر خاتری خوای گەورە خۆش نەوێت. کاتێکیش ئیماندار بوون، پێغەمبەر دەفەرمێ صلی الله عليه وسلم ئەو کەسە دەچێتە بەهەشت کە کەسێکی ئیماندارە. ئەنجا شەشەم ئەو کەسانەی کە لەبەر خاتری ڕەزامەندی خوای پەروەردگار یەکتریان خۆش دەوێت، شوێنی تایبەت و نورینیان هەیە لە لای خوای پەروەردگار، لە لای خوای گەورە شوێنێکی تایبەتیان پێدەدرێت. نەک هەر دەچنە بەهەشت، بەڵکو لە پلە بەرزەکانی بەهەشتیش بەرز دەبنەوە و لە شوێنێکی پڕنور و ڕووناکیدان. ئەوە تا پێغەمبەر صلی الله عليه وسلم لە فەرمایشتی صحیحدا بۆمان باز دەکات، دەفەرمێ ئین لله جولەساء یوم القیامە. خوای گەورە کەسانێکی هەن لە ڕۆژی قیامەتێدا لە مەجلیسی تایبەتن، ئەو کەسانە عەلا مەنابیر من نور، ئەو کەسانە لەسەر مینبەر و لە شوێنی بەرزی نور و ڕووناکیدان، وجوههم من نور، دەموچاویان دەدرەوشێتەوە لە ڕووناکی، لە جوانی دەموچاویان پڕ نور و ڕووناکیە. ئەو کەسانە لە لای عەرشی خوای پەروەردگارن، ئەنجا لە مینبەری پڕ نور و ڕووناکیدان. ئەو کەسانە پێغەمبەر دەفەرمێ صلی الله عليه وسلم پێغەمبەران نین، شەهیدان نین و صدیقینیش نین. گوتیان ئەی پێغەمبەری خۆی صلی الله عليه وسلم ئەوانە کێن ئەو کەسانە کە باسییان دەکەی ئاوا شوێنیان خۆشە، ئاوا شوێنیان بەرزە، ئاوا لە مینبەری نور و ڕووناکیدان، ئاوا دەموچاویان درەوشاوە و جوان و ڕێک و پێکە. پێغەمبەر فەرمووی صلی الله عليه وسلم هم المتحابون بجلال الله تبارك وتعالى. ئەو کەسانن کە لەبەر خاتری ڕەزامەندی خوای پەروەردگار یەکتریان خۆش دەوێت، لەسەر ئەساسی شەریعەتی خوای پەروەردگار بەیەکەون. ئەو کەسانن کە لەبەر ڕەزامەندی خوای پەروەردگار یەکتریان خۆش دەوێت، پێغەمبەر فەرمووی صلی الله عليه وسلم ئەو کەسانە لە شوێنی پڕ نور و ڕووناکین، لە لای عەرشی خوای پەروەردگارن، لە مینبەری نورین و ڕووناکی و جوانی و درەوشاوەییدان. خوای گەورە بمانگەڕی لەو کەسانە. چۆن ئینسانێک سەرفراز نابێت لە لای خوای گەورە بێت، لە مینبەری نور و ڕووناکی بێت، لە لای عەرشی خوای پەروەردگار بێت و لە خوای پەروەردگار ئاوا نزیک بێت. لە ڕیوایەتێکی دیکەدا هاتووە ئەو کەسانە لە ناو مینبەری مرواری و ڕووناکیدان. گوتیان ئەی پێغەمبەری خوای صلی الله عليه وسلم ئەوانە کێن؟ پیاوێکی عەرابی چۆکی دادا لە بەردەم پێغەمبەر صلی الله عليه وسلم. فەرمووی ئەی پێغەمبەری خوای بمان باس کە ئەوانە کێن، با بیان ناسین ئەو کەسانە. پێغەمبەر فەرمووی صلی الله عليه وسلم ئەو کەسانن لەبەر خاتری خوای گەورە یەکتریان خۆش دەوێت، ئەوانە لە قەبائیل و هۆزی جیاوازن، ئەوانە لە وڵاتی جیاوازن، بەڵام یەجتەمیعون على ذکر الله تعالى، لەسەر ذیکر و یادی خوای پەروەردگار بەیەکەوە کۆ دەبنەوە و بەیەکەون. ئەو کەسانە لەسەر ئەساسی شەریعەتی خوای پەروەردگار بەیەکەون، ئەو کەسانن کە شوێنیان ئاوا بەرزە، لە ڕۆژی قیامەتێدا لە ناو مینبەری مرواری و درەوشاوەدان و لە لای عەرشی خوای پەروەردگارن و لە خوای پەروەردگارەوە نزیکن. لا فەرمایشتێکی دیکەدا پێغەمبەر صلی الله عليه وسلم بۆمان باز دەکا کە دەفەرمێ ئین من عیباد الله عیبادا لەیسوا بئەنبیا. کەسانێک هەن بەندانێکی تایبەتی خوای پەروەردگار هەن، ئەو کەسانە پێغەمبەران نین، بەڵام شەهیدەکان و پێغەمبەرانیش تەنانەت خۆزگە بە شوێنەکەیان دەخوازن، ئێرەییان پێدەبن، واتە شوێنەکەیان هێندە بەرز و خۆش و درەوشاوەیە،
تەنانەت خەڵک ئێرەی پێدێن و خەڵک ئاوات و خۆزگەیان پێدەخوازێت کە ئەو شوێنە خۆش و ڕازاویان هەبێت. ئەو کەسانە کێن؟ گوتیانەی پێغەمبەری خوای صلی الله علیه وسلم بۆمان باسکە ئەو جۆرە کەسانە کێن هێندە شوێنیان خۆشە، ئەو جۆرە کەسانە کێن کە پێغەمبەران نین و شەهیدەکان نین بەڵام شوێنیان ئەوەندە خۆشە و ئەوەندە لە ناز و نیعمەت و خۆشیدان. پێغەمبەر فەرمووی صلی الله علیه وسلم قوم تحابوا بنور الله، کەسانێکن لەبەر ڕووناکی خوای گەورە و لەبەر ڕووناکی شریعەتی خوای پەروەردگار یەکتریان خۆش دەوێت، لەبەر ڕەزامەندی خدای پەروەردگار یەکتریان خۆش دەوێت. ئەو کەسانە من غیری ئەرحام ولا ئەنساب، ئەوانە خزمەتیان بەیەکەوە نییە، ئەوانە نەسەبیان بەیەکەوە نییە. ئەنجا پێغەمبەر فەرمووی وجوههم نور، دەموچاویان درەوشاوە و ڕووناکە، دەموچاویان ڕووناکە. ئەنجا على منابیر من نور، ئەو کەسانە لە ناو منبەری نورین و ڕووناکدان، ئەو کەسانە لە شوێنی بەرزن، ئەو کەسانە لە شوێنی درەوشاون، ئەو کەسانە بەو شێوازەیە دەدرەوشێنەوە. ئەنجا لا يخافون إذا خاف الناس، ئەو کەسانە وەختێک کە خەڵک دەترسێ لەو ڕۆژەیەدا مەترسی هەیە، لە ناڕەحەتیدایە مەترسی هەیە، ئەو کەسانە مەترسیان نییە، ئەو کەسانە لە مەترسیدانین. ولا يحزنون إذا حزن الناس، کاتێکش کە خەڵک خەمبار دەبێت، کە خەڵک ناڕەحەتە، کە خەڵک لە ناخۆشیدایە، ئەوانە هیچ لە خەمبار نابن، هیچ ناخۆشی و ناڕەحەتیەکیان نایەتە ڕێگە، ئەوەندە لە ناز و نیعمەتدان. ئەو کەسانە کێن؟ پێغەمبەر صلی الله علیه وسلم بۆمان باز دەکات ئەو کەسانن کە لەبەر خاتری ڕەزامەندی خوای گەورە یەکتریان خۆش دەوێت، لەسەر ئەساسی شریعەتی خوای پەروەردگار بەیەکەوەن. ئەنجا پێغەمبەر صلی الله علیه وسلم ئەو ئاەتەی خوێندەوە ئەلا ئین ئەولیاء الله لا خوف علیهم ولا هم يحزنون، ئاگادار بن کە ئەو کەسانەی خۆشەویستی خوای گەورەن، ئەولیای تایبەتی خوای پەروەردگارن، هیچ مەترسیان نییە لەو ڕۆژەدا و هەروەها خەمبار نابن لە کاتێکدا کە ڕۆژێکە هەموو خەڵک دەترسێ و خەمبار دەبێت. بەڵام ئەو کەسانە کە ئەولیای تایبەتی خوای گەورەن، ئەو کەسانە خەمبار نابن و هەروەها مەترسیان نییە. کێن ئەو کەسانە؟ ئەو کەسانە ئیماندارن، ئەو کەسانە کەسانی تەقوادارن، کەواتە ئەو کەسانەی لەبەر خاتری خوای پەروەردگار یەکتریان خۆش دەوێت، بەندەی تایبەتی خوای پەروەردگارن، ئەولیای خوای پەروەردگارن، شوێنی تایبەتیان هەیە لە لای خوای پەروەردگار، لە ناو منبەری نور و ڕووناکیدان، لە ناو بەهشتی پڕناز و نیعمەتدان، لە لای عەرشی خوای پەروەردگارن، دەموچاویان لە نورە و دەدرەوشێتەوە. دەی چۆن ئەو کەسانە سەرفراز نابن؟ بەڕاستی ئەوانە کەسانێکی سەرفرازن، لە دنیادا بەختەوەرن، لە قیامەتیشدا شەڕفمەندن بەوەی کە خوای گەورە پلەیان لە ناو بەهشتدا بەرز دەکاتەوە. ئەو کەسانن کە سەرفرازن، کە لەبەر خاتری ڕەزامەندی خوای گەورە یەکتریان خۆش دەوێت و لەسەر ئەساسی شریعەتی خوای پەروەردگار بەیەکەوەن. پێغەمبەر صلی الله علیه وسلم ئاگادارمان دەکاتەوە، دەفەرمێ ئەلا ئوخبیڕکم بڕیجالکم فی الجەنە، پێتان بڵێم کێ لە بەهشتدایە، پێتان بڵێم کێ کەسێکی بەهشتیە. دی گوتمان هاوڵان دەفەرمون، گوتمان بڵێ ئەی پێغەمبەری خوای صلی الله علیه وسلم کێ کەسێکی بەهشتیە، کێ ئەو کەسە سەرفرازە کە کەسێکی بەهشتی بێت؟ پێغەمبەر فەرمووی صلی الله علیه وسلم النبی فی الجەنە، پێغەمبەران لە بەهشتدان، والصدیق فی الجەنە، وەکەسانی ڕاستگۆ و سەرڕاست ئەو کەسانەش لە بەهشتدان. وفرمووی والرجل يزور في ناحية المصر لا يزوره إلا لله في الجنة، ئەو کەسەی کە لە بەرخاتری ڕەزامەندی خوای پەروەردگار لە شوێنێک لە ئاواییەک سەردانی برایەکی دەکات لەبەر خاتری خوای گەورە خۆشی دەوێت، ئەو کەسەش پێغەمبەر فەرمووی صلی الله علیه وسلم ئەو کەسەش لە بەهشتێدایە و ئەو کەسەش کەسێکی بەهشتیە. دەی ئەو کەسەی بەهشتی بێت بەڕاستی ئەو کەسە سەرفرازە، ئەو کەسە بەختەوەرە. دەی ئەو کەسانەی لە بەرخاتری خوای پەروەردگار یەکتریان خۆش دەوێت، بەڕاستی پێغەمبەر فەرمووی صلی الله علیه وسلم ئەو کەسانە کەسانێکی بەهشتین. لە فەرمایشتێکی دیکەدا ئیبن مەسعود بۆمان دەگەڕێتەوە ڕەزا و ڕەحمەتی خوای پەروەردگاری لێبێت، دەفەرمێ پیاوێک هاتە لای پێغەمبەر صلی الله علیه وسلم، فەرمووی ئەی پێغەمبەری خوای كيف تقول في رجل أحب قوما ولم يلحق بهم، ئایا چی دەڵێیت دەربارەی پیاوێک، دەربارەی کەسێک کە کەسانێکی خۆش دەوێت بەڵام لە کار و کردەوەدا ناگات بە ئەوان، وەکو ئەوان نییە لە کار و کردەوەدا،
لە چاکەدا وەکو ئەوان نییە و ناگات بە ئەوان بەڵام ئەو کەسانەی خۆش دەوێن. پێغەمبەر فەرمووی صلی الله عليه وسلم المرء مع من أحب، بەڕاستی ئینسان لەگەڵ ئەو کەسەدایە کە خۆشی دەوێت، واتە لە ڕۆژی قیامەتێدا ئەو کەسانەی کە لە دنیادا ئینسان خۆشی دەوێن لە قیامەتێدا حەشر و حیسابی لەگەڵ ئەو جۆرە کەسانەیە. کەواتە بەڕاستی ئەوەی کە باسمان کرد کورتەیەک بوو دەربارەی خۆشەویستی لە بەرخاتی خوای پەروەردگار. ئەو کەسانە بەختەوەرن لە دنیادا چونکە لەسەر ئەساسی شەریعەت بەیەکەوەن، چونکە لەسەر ئەساسی تاعەت و عیبادەتی خوای گەورە بەیەکەوەن، چونکە یەکتری هان دەدەن لەسەر پابندبوون بە شەریعەتی خوای پەروەردگار، لەسەر تاعەت و عیبادەتی خوای پەروەردگار. لە ڕۆژی قیامەتێشدا خوای پەروەردگار ئاوا ڕێزیان دەگرێت، دەیان خاتە ژێر سایە و سێبەری خۆی، دەیان خاتە ناو بەهەشتی پڕناز و نیعمەتی خۆی، دەیان خاتە ژێر سایە و سێبەری خۆی لە کاتێکدا کە خەڵک هەمووی لە ناڕەحەتیدایە. دەی بەڕاستی ئەو کەسانە سەرفرازن. ئەگەر ئێمەش بمانەوێت کەسانێکی سەرفراز بین، دەبێ بەڕاستی بە ڕێگای ئەو کەسانەدا بڕۆین کە سەرفراز بوون. دەبێ ئەو سیفەتانەمان تێدا بێت کە ئەو کەسانەی پێ سەرفراز بووە و ئێمەش بۆیە باسی ئەوانە دەکەین بۆ ئەوەی چاو لەوانە بکەین سیفەتی ئەوانە لە خۆماندا بێنی نەدی. خوای پەروەردگار بە لوتف و کەڕەمی خۆی وامان لێ بکات کە یەکتریمان لەسەر ئەساسی شەریعەتی خوای گەورە خۆش بوێت، هەر کەسێکمان خۆش دەوێت لەسەر ئەساسی ڕەزامەندی خوای پەروەردگار بێت و یەکتری هاندەی لەسەر پابندی بە شەریعەتی خوای گەورە. خوای پەروەردگاریش بە لوتف و کەڕەمی خۆی لە دنیادا بەختەوەرمان کاو لە قیامەتیش یەکێک بین لەو کەسانەی کە سەرفراز دەبین. آمين. وصلى الله على سيدنا محمد وعلى آله وصحبه أجمعين. والسلام عليكم ورحمة الله وبركاته.